حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی نووسنگەی ڕێکخەری ڕاستپەردە نێودەوڵەتیەکانەوە هەوڵی داوە بۆ پابندبوون بە پرەنسیپە نێودەوڵەتیەکان و پەیوەندیانەی لەگەڵ دامەزراوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیەی لەسەر بنەمای ئەو ڕێککەوتنانە بتوانێت کار بۆ بە دامەزراویکردنی زیاتری ئەم ڕێکخراوانە هاوکات پتەوکردنی پەیوەندیەکانی لە ئاستی بەرفراواندا بکات بە تایبەتی و ڕێکخراوانە کۆمەڵێک ڕەهند و لایەنی زۆر بەرفراوان لە خۆ دەگرن. کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕۆڵێکی سەرەکی لەم بوارەدا گێڕاوە سەرڕای و تحەدیاتی کە ڕوبەڕووی کابینە نوێم بۆتەوە، بەڵام توانێتی لاستیکی بەرفراواندا برەو بە پەیوەندیەکانی بدات و لەم چوارچێوێدا با پێی پرەنسیب و بنەما نێودەوڵەتیەکان لە ڕێگەی ڕێکخراوە و دامەزراوە نێودەوڵەتیەکانەوە کارەکانی خۆی و هەنگاوەکانی خۆی بەرەو پێشەوە ببات. لە کارڤدانی ئەم جارەوە لەگەڵتانم سپاس کە لەگەڵ کوردستان 24 و بەرنامەی کارڤدانن. لەگەڵ میوانەکەم و توێژ دەکەم لەسەر بابەتە گرنگانە پەیوەست بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕوانگەیان بەرەمبەر بە هەرێمی کوردستان و پابندبوون بە پرەنسیپە نێودەوڵەتیەکان لەگەڵ بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کارڤدانەوە لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاس. وەکو ئاماژەم پێکرد ڕۆڵی نووسنگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەنجومەنی وەزیران گرنگێکی زۆری پێداوە بۆ بەرەو پێشبردننی پەیوەندیەکان لاستیکی بەرفراواندا. تا چەندە ئەم نووسنگەیە توانیوێتی ڕۆڵ بگێڕێت لە کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، ڕوانگەی ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان و جێبەجێکردنی بنەما نێودەوڵەتیەکان چۆنە؟ بەڵێ زۆر سپاس بەم دەرفەتە، سپاس بە ئێوە ئازیز، سپاس بۆ کەناڵی کوردستان 24 بەم دەرفەتە جارێکی تر. نووسنگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان پێکهاتەیەکە لە یان ئەتوانم بڵێم دەستگایەکی حکومی فەرمیە لە چارچێوەی ئەو بەرنامە و ڕێکار و ڕێوشێنانە کە هەیە حکوومەت هەیەی لەسەر ئاسی نێوخۆی نێودەوڵەتی و لەژێر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەست بەکار بووە. هەرچەندە ئەم نووسنگە پێش کابینەی نوێم هەبووە، بەڵام ئێدامە بە کارەکانی دراوە و تەوەسع بە ئیش و کارەکان کرا لە سەردەمی ئەم کابینەیەدا و توانیمان کە لە کابینەی نوێم هەنگاوی جدی تر و هەروە هەنگاوی فراوان تر بگرینە بەر. بیرروکەی ئەم نووسنگە لەوەدا دێت کە وڵاتان ئەوانەی کە سەروەریان هەیە لێرەدا هەرێمی کوردستان کە بەشێکە لە وڵاتی عێراق پابەندن بە ستانداردی نێودەوڵەتی لە حکومڕانی بە شێوەیەکی زۆر ئەوەکڵێن کورتە و سادە باس بکەین. ئەوەیە کە وڵاتان بە پێی سیستمی نێودەوڵەتی بە پێی ئەو جارنامەی مافەکانی مرۆڤ لەسەر ئاسی نێودەوڵەتی وارەوە بە پێی ئەو ڕێککەوتنامانە و پەیماننامانە کە هەیە وڵاتان ئیمزایان کردووە لە چارچێوەی ئەسبەت لەمان بێت کە پێشی وێنمێ و بە ساڵی 1946 بەدواوە لەسەر ئاستی وێن و کۆمەڵی گشتێتەوەی گرتوەکان پابندن بە جێبەجێکردنی حکومە ڕەشید ئەویش گود گاڤنەنس لەسەر ئاستی وڵاتان حکومڕانی خواندا. ئێمە لە هەرێمی کوردستان لە نواتۆیەکەوە تا ئێستا نزیکەی 33 ساڵە کە ئەم هەرێمە حکومڕانی ئەکات و ئەم حکومڕانیان کە خودموختاری نێوخۆی هەرێم بوویتە جێگای سرنج و هەروەتی بینی نێودەوڵەتی و زۆر جەرایی بینین کە لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکو نمونە باس دەکرێت. نووسنگەی ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان بەرپرسیارە بە ئەوەی کە ئاستی حکومڕانی لە هەرێم بگونجێنرێت و بتوانێت لەسەر ئەم بنەما نێودەوڵەتیانە و ئەو پرەنسیبە نێودەوڵەتیانە ڕەنگ بداتەوە و جێگایان بکاتەوە لە ئاستی حکومڕانی لە هەرێمدا. باشە، تا چەند دەتوانراوە بەو جدیەتە کار بکرێت؟ تا چەند ڕنگدانەوەی ئەم هەنگاوانە دیارە توانراوە لە چ ئاستێکدا بێت؟ وەکو دووسیە ئەتوانم بڵێم ئەو دووسیانە زۆرن لەسەر ئاستی حکومڕانی لە هەرێمدا لە ئازادیەکانەوە دەست پێ بکرێت تا دەگاتە حیان و بەرامبەربوونەوەی گەندەڵی. وارەوەها ئەتوانم بڵێم لە ڕووی دروستکردنی دامەزراوی موسساتی تا دەگاتە سەقامگیری و ئەمنیەت. بۆیە ئێمە نزیکەی 27 تەوەر هەن کە حتا بە پێی ئەو پلانە کە ئێستا ئەم کابینە هەیتی حەزەکەم دەتوانین زیاتر پاش بە تەفسیل باس بکەین لەم کابینەیە ئەم پلانە کە پلانی هەرێمی کوردستانە مافەکانی مرۆڤ ئەمە یەکەم جارە لەسەر ئاستی هەرێم وەکو ئەزمموی حکومڕانی کابینەی حکوومەت پابند بکات ئاستی وەزارات خۆیان پابند بکەن باوەی کە بە پێ ئەو ستانداردە نێودەوڵەتیانە و ئەو تەوسیاتی دەولی کە پێدەگوترێت وا بکرێت کە لە بەرنامەی کاری حکوومەت بەداتەوە بە بکەوێتە باڵی جێبەجێکردن. بۆیە ئەمە وەکو بەرنامە و پەیرە و پرۆگرامە، بەڵام وەکو تەحەدیات و ئاستەنگی زۆر هەیە کاتوانم بڵێم زیاتر دەتوانین باسی لێ بکەین ئەوە کە حکوومەت بە تایبەتی ئەم کابینەیە
بەراوردکاری داتا ژمارە دەرکردنی یاسا بوونی ڕێکار ئەمانە هەموویشی جددی لەسەر کرا و توانیمان بە ئەنەوە ڕپۆرت یان ڕاپۆرتی ساڵانە یان شەشمانگی وەرزی ئێمە کۆمەڵگەی و هەروە لانە نێودوڵەتیەکان هەم وەکو بەشداری لە دەرەوە و هەمیش وەکو پێدانی زانیاری ئاستی حکومانی و ڕێوەچوونی حکومە ڕەشید گوت گڤرنەنس لە هەرێم بە لانە نێودوڵەتیەکان بدرێت و ئەمە بەرچاو ڕۆم بێت بۆ لایەنەکان. زۆر باش ئاماژەتان بە کۆمەڵێک تەوەری گرنگ کرد لەوانە 27 بابەت هەیە کە کاری لەسەر دەکەن بەڵام گرنگترین ئەو بابەتانە کە پێوەستن بە پرسی ئەمنیەت و ئاسایش لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنوورەکان سنووری هاوبەشی لەگەڵ کۆمەڵێک وڵاتی دراوسەی جیران هەیە لە ماوەکانی ڕابردوودا بینیمان کە کۆمەڵێک کێشی ئەمنی دروست بوو یانێ بۆ هەرێمی کوردستانیان دروست کرد تا چەندە لەسەر ئەم بابەتە کار کراوەوە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ ئێمە کە باس لە پلانێکی گشتگیر دەکرێت لەسەر ئاستی ئەم کابین ئەوەیە کە سەقامگیری و ئەمنیەتی هاوڵاتی لەسەرەوەی هەمووی دێت بۆیە پاراستنی سنوور و پاراستنی ئەمنیەتی کوردستان ئەمە گرنگە لە چارچەوەی ئەو ستانداردە نێودوڵەتیانە دێت کە خەڵکی مەدەنی بپارێزرێت ئەمە یەکێک لە ستانداردی دەولیە تەوسیەی دەولیە کە حکوومات بەرپرسیارن بە ئەوەی ئاستی خۆشگوزارانی خەڵک بەڵام لە هەمان کاتیشدا ئاستی ئەمنی سەقامگیری خەڵک و ژیانی خەڵک بە ڕۆیحەتی مەدەنیەوە بپارێزرێت. ئێمە چەند تەحەدامە هەیە بەردەوامیش ئەم تەحەداتانە ئەم ئاستانگانە بەردەوامن لەلایەکەوە ئەیبینین تەواجودی هێزی چەکدار وەکو هێزەکانی سەر بە حەشتی شعبی لەو ناوچانەی کە پێدەگوت ناوچەی مادەی 140 ئەم ناوچانە بوویتە وەکو ئەڵێم تەحەدیەکی ئەمنی بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە عێراقیش تەحەدەک بۆی ئەیبینین هاوپەیمانان لە 2022 لە 2023 بەردەوام بوونە بە لێدانی ئاسمانی هەم بە ئەوانەی کە حتا تا ئێستاش ئەتوانم بڵێم خەلایای نائیمە یان ئەوانەی کە سەر بە گرۆپەکانی ترۆریستین بوو نمونە داعش لەو ناوچانە ماوە بە ماوە ئەیبینین کە لێدان هەبووە لێدانی ئاسمانی هەبووە و حتا ئۆپراسیۆنی مشتەرەکیش هەبووە بۆی ئەمانە وەکو تەهدید هەرماون حکوومەتی هەرێم بە ڕێگای هێزەکانی خۆی کە دژە ترۆرە بە ڕێگای هێزی پێشمەرگە و هێزەکانی ئەمنی تر وەکو ئاسایش لە ڕووی هەواڵگەری و سەربازیشە بێت پێشکەوتنی هەبووە و ئەم سرۆنانەی پاراستووە و ئەم سەقامگیری پاراستووە هەم لەگەڵ حولەفا وەکو هاوپەیمان هەمیش لەگەڵ جەیشی عێراقییان کۆ هێزی نظامی عێراقی. ئەوی تر ئەمێنێتەوە بابەتی سنوورەکان کە پێدەگوتە سنوورەکانی باکووری کوردستانی ئێمە ئەویش بابەتی بوونی پەکەکەیە لەو ناوچانە ئەمە گرفتێکی زۆرە چونکە ئەیبینین ئەگەر سەیری ئامارەکان بکری لە ساڵانی ڕابردوو ئەتوانم بڵێم زیاتر لە 400 گوند لەو ناوچانەی کە هەن لە سێ پارێزگاکانی ئێمە چوول کراون و خەڵکێکی مەدەنی کوژراوە ئەتوانم بڵێم کە ئەمە ئێستش گرفتە و بەداخەوەش بوویتە بارگرانیەکیش بە ئەوەی کە هێزی ئەمنی زیاتر سەرقاڵی ئەم پاراستنی ئەم سنوورانە بن و ببیتە ئەوەی کە گوژمەی دارایی گوژمەی تێچووی مرۆیی زیاتر برخسێت بە ئەم ناوچانە یان ئەو ناوچانەی کە خەڵکی کوردستان بپارێزرێت لە بوونی ئەو هێزە چەکدارانە کە بۆ نمونە پەکەکە بەنسبەت ئێمەش پەکەکە هێزەکە دوورە لە یاسا لە ژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستاندا نیە و ئەم گرۆپە لە ڕاستیدا یاساکانی هەرێم پێ قبول نییە و وەکو ئەتوانم بڵێم تەواجدیان تەواجدێکی غێر شەرعیە لە کوردستان ئەمە بوویتە هۆکارێکی سەرەکی کە هەم بارگرانی و هەمیش تەحەدی ئەمنی بۆ ئێمە دروست بێت. زۆر باش ئاماژەتان بە بابەتی ناوچە جێناکۆکەکان کرد تا چەندە لەم بوارە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوتن هەیە بڕیار بوو کە لەو ناوچەهانی کە بۆشایی ئەمنی هەیە لیوایەکی هاوبەش بۆ هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق دروست بکرێت هاوکات لەسەر کۆمەڵێک پرسی دیکە ڕێککەوتن بکرێت ئەم ڕێککەوتنانە جێبەجێ نەکراون؟ بەپێ ئەو ڕاستپاردانە کە هەیە و حتا لەسەر ئاستی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش کە پێش 2 هەفتە راپۆرتی ساڵانەی خۆیان هەبووە دەستخۆشیێکی یەکجار زۆر لە هێزەکانی ئەمنی و پێشمەرگە کراوە راپۆرتی 2023 ئەمریکا وەزارەتی دەرەوە و حتا پێنتاگۆنیش پێش 2 ڕۆژ تەسەورەکەم لە 4 ئەم مانگە راپۆرتی تایبەتی هەبووە لەسەر یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و بوونی لەلایەنی داراییەوە هێزەکان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە یەکتریان گرتوتەوە و حسابی بانکیان بوویتە یەک حساب چەند ئاماژە بە چەند کاری کردداری دەکات هەم وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەمیش پەنتاگۆنیش وەکو وەزارەتی بەرگری ئەمریکا چونکە بەشێکن لە هاوپەیمانان بۆ ڕاهێنان و یەخستنەوەی هێزەکانی
پێشمەرگە لە کوردستان ئەیبینین کە پێشکەوتنی باش لە ئارادا هەیە و بریاریش وە تا کۆتایی ساڵی 2026 ئەم هێزانەیەک بگرنەوە بە تەواوەتی ئەو ڕێژە کە باس دەکرێت و ئێمە بە پێ و ڕاستپاردنی لە بەردەستی ئێمە و ئێمە وەڵامی یان کۆتیبینەکانی خۆمان بەلانی نێودوڵاتیەکان ئەیدەین تەسەورەکەم نزیکەی 26 یان 27 لیوە بەسەرەوە یەکیان گربێتەوە و هەم یەکەکانی پشتیوانی یەک و دوش لەژێر چەتری وزارەتی پێشمەرگەنە و حسابی بانکی یەک مرکزی سنتەری دروست کراوە بۆ خەرجی و تێچووی هێزی پێشمەرگە کە ئەمە هەنگاوێک یەکجار گرنگە لەمەش گرنگتر ئەتوانم بڵێم ئەوەیە کە خۆڵ و ڕاهینانە بە هێزی پێشمەرگە تەنها لە ساڵی 2023 زیاتر لە 500 پێشمەرگە لە ڕۆی مافی مرۆڤ و بنەماکانی پاراستنی یاساکانی مرۆڤی و نێودوڵەتی و یاساگشتیەکان ڕاهینیانیان بۆ کراوە و حتا لە بابەتی بەرەنگاربوونەی مادەی هوشبەر ئەیبینین لە سەراستی وزارەتی پێشمەرگە هەنگاوی جددی هاوێژراوە لەم دوایەشدا بریار درراوە لە سەراستی ئەم وزارەتە کە فەرمانگەیەک وەکو پێکهاتەیەکی کارگیری تازە لە سەراستی ئەم وزارەتە دروست بکرێت بە ئەوەی زیاتر ئەم بابەتە بە هەند وەربگیرێت لە ڕۆی شیانەوە بێت لە ڕۆی ڕاهینان بێت لە ڕۆی علاجیش بێت بۆیە ئەیبینین کە ئێمە ئەو بنەما نێودوڵەتیانە کە پێویستە لە سەردەری و تەعاملی هێزی ئەمنی و پاراستنی ئەم هێزانەش بۆ ئێمە گرنگە. زۆر باشە کۆمەڵگەی نێودوڵەتی چۆن دەڕوانێت هەنگاوەکانی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەت پێشمەرگەتانەکون من ئاماژە پێکرد حکوومەتی هەرم لە کابینینەوەیمدا بە تایبەتی بۆ حکمڕانیەکی باش پشتی بە هەنگاوەکانی چاکسازی بەستۆم پێشوازی چۆن دەبینن؟ پرۆسەی چاکسازی ئەو دروشمەیە کە ئەم کابینە پێی دەست پێ کرد جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی هەلگیری ئەو دروشمەیە دروشمی چاکسازی ڕفۆرم لە ئیدارەتدان لە حکومڕانی و کەمە باسی حکومڕانیش دەکەین مەبەسمە تەنها ئەوە نییە حکومڕانی لە سەکتەرێک نەخێ لە هەموو سەکتەرەکانەوە ئیتر لە سەکتەری ئەمنیەوە دەست پێ دەکرێت تا دەگاتە سەکتەری ئابووری بێت و پێشەسازی بێت کشت و کاڵ بێت ڕفۆرمی ئیداری بێت ئەمانە هەموو حقەت یەکجار زۆر ئێمە لەژنەی تایبەتمان هەیە و فەرمانگی هەمانگی و بەدوادار چوون هەروەها سەراسی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لایەنەکانی ترکە وەزیرە بەڕێزەکان وەزیری ئابووری و دارایی ئەمانە بەرپرسیارەتی سەرەکی ئەم مەلەفەکە وەردەگرن بەڵام ئەوی کە بۆ ئێمە دێت بە پێ ستانداردی نێودوڵەتی ئێمە کە ڕاستپاردە بە حکوومەت دێت ئێمە لەو بەشەی کە بەشدارین تێیدا ئەتوانم بڵێم ئەو پێشکەوتنە بەو شێوازەیە یەک ئەم کابینەیان بەشی شێری بەرکەوتووە لەوەی کە ڕفۆرمی ئیداری ئەویش ئەوەیە کە حکوومەتێک بە میکانیزمێک یان کو بە هەلومەرجێک کە تێدا تێپەڕ بووە ئەو سیڤیل سێڤەنت کە کارمەندی مەدەنی حکومینە ئەمانە ئەتاکێتی داوامکردن تا دەگاتە پرۆسەی بەشداری کارای حکوومەت ئەمانە یەک ڕفۆرمێکی گەورە بۆ کراوە دوو بابەتی گەندەڵی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لەمەدا دەستی دەستپاکی بە وەزارەتی دارایی دوو لایەنی معنی و گرنگن کە بە دەیان و سەدان کەیسیان ئەحالەی دادگاکانیان کردووە و لەسەر ئەم بابەتەش داواکاری گشتی زیاتر ئەکتیڤ بووە و فعال بووە و ئەتوانم بڵێم ئامارەکانمان کە هەیە و پێشکەش دەکەن بەلایانی نێودوڵەتی شتێکی وان نەماوە کە شێدراوە بێت هەموو شەفافیەتمان هەیە لە پرۆسەکە بە داتا بە ژمارە بە مقارنە ئێمە 2021 22 23 لەبەردەستمانە و بریاریش وایە لە کۆتایی ئەم مانگە کۆنفرانسێکی گەورە لە هەرێم بکەین بە ئەوەی کە ئەم پرۆسە بەگشتی لە چارچەوەی پلانی هەرێمیدا باز بکرێت بە داتا و ژمارە و ئەو ڕێکارانەش کە یاسایینەوە کارگیری زۆر باشە لە ماوەی ئەم چەند ساڵی کە کارتان کردووە کۆمەڵێک کۆبوونەوە لەگەڵ کۆنسوڵە گشتیەکان دیپلۆماتەکان و ئەو ڕێکخراوە نێودوڵەتیانەکان لە هەرێمی کوردستان و عێراقن ئەنجام داوە هەرێمی کوردستان توانیوێتی لەم ڕێگەیەوە بەشداری لە کۆڕ و کۆڕبەندە نێودوڵەتیەکاندا بکات بە چه شێوازی؟ بەڵێ ئێمە لەم دوایەدا لە گەل وەزارەتی دەرەوەی عێراق تەفاهممان هەبووە و فەرمانی پێویستیش دەرچووە لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە بە ڕەزامەندی جەنابی جێگیری سەرۆک وەزیران لە عێراق وەزیری دەرەوە بە ئەوەی کە هەرێمی کوردستان بە ئەو کەوتنامە و پەیماننامە نێودوڵەتیەکانە و هەروەها دۆسیەی مافی مرۆڤ بەگشتی کە چەند عواسم و پایتەختی نێودوڵەتی دەخۆ دەگرێتە بۆ نمونە جنێڤە وجامعة الدول العربية وبروكسل حتى حدك منظمات الدولية الاتحاد الأوروبي
نیویورک ئەوانە گرنگن بەنسبەت ئێمە وەکو هەرێم کە بەشداری کارامان هەبێت لە دۆسیە مافی مرۆڤ و هەروە دۆسیەی تر دۆسیەی کۆنفرانساتی نێودەوڵەتی کە بابەتی مرۆیی و مافی مرۆڤ و یاسایی هەر سێ پێکەوە باز دەکرێت. بۆ گرنگە کە هەرێم بەشدار بێت لەو جۆرە کوبوونەوەانە بۆ ئەوەیە کە یەک ئاستی حکومڕانی لە هەرێم دانپێدانێکی نێودەوڵەتی بەخوا ببینێت. چونکە وڵاتان لە چارچێوەی دوو سیاست بەشداری دەکەن لەسەر ئاسی سیاسەتی دەرەوە. یەکەمیان ئەوەیە سیاسەتی ثنائیە کە بایلاترالە وڵاتان لەگەڵ وڵاتانە. ئەوی دووەم سیاسەتی متعددەیە ئەمە لانە و ئەتوانم بڵێم ئێمە لە سیاسەتی متعددە زیاتر لە بەشی حکومڕانی کە یاساییە و مرۆیی مافی مرۆڤ ئێمە لەوەدا بە پێی دەستوری عێراقیش ڕێگا پێدراوە هەرێمەکان بەشداری کاران هەبێت. بۆیە ئێمە لەم ڕووبەدوەوە بە تەسەوری ئێمە ئەکتیڤتر دەبین لەسەر ئاستی ئەم مەحفەلە نێودەوڵەتیانە و هەروەها لەو لژنانانە کە لەسەر ئاستی عێراق لەژنەکانی نیشتیمانی عێراقین ئێمە بۆ معاهدات و اتفاقیات بەشداری کارامان هەبووە لە 5 ساڵی ڕابردوو نوویسینگی ئێمە بەشدارە بە فەرمی و نوێنەتی هەرێم دەکات و هیوادارین لە ڕۆژانی داهاتوو بتوانین زیاتر ئەم بەشداریە کاراتر بکرێت و لە هەمان کاتیشدا بتوانین ڕای و بۆچوونی پسپۆری نێودەوڵەتی کە لەو مەحفەلانە هەن و وڵاتانیش گەرنگن بە ئەوەی کە بە پێ ستانداردی نێودەوڵەتی حکومڕانی لە هەرێم زیاتر بووان ڕۆن و شەفافتر بێت. زۆر باشە. یەکێک لەو بابەتانە کە بەلای خەڵکی کوردستان و گەلی کوردەوە گرنگە ئەو تاوانانەیە کە بەسەری هاتووە هەر لە ئەنفال و ڕاوەدونان و تا ئەم دوایانش لەسەر دەستی ڕێکخراوی داعش. بەڵام ناوەندێکی بەنای یونیتات کە کار لەسەر بەبەڵگەکردن و دوکیومنتکردنی ئەو تاوانانە دەکات کە لەسەر دەستی داعش بەسەر خەڵکی کورد یا پێکاتەکانی دیکەدا هاتووە. بڕیار بوو کە ئەم ناوەندەی تر کار نەکات و کارەکانی کۆتایی پێبێنێت تا چەندە هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی تاوانەکانی داعش ئازادکردنی ڕێفێنراوانی دەستی داعش و بەگشتی ئەو دۆسەیە کە لەسەر ئەم بابەت هەیە جێخۆی گرتووە چەندە هەوڵەکان بەرەو پێشەوە چوون. بەڵێ ئێمە جارێکی تر من ئاماژە بە ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت دەکەم لەم بارەوە کە ئەوە بووە پاڵپشتێکی تەواو لە هەوڵەکانی UN بکرێت بۆ ناساندنی تاوانەکانی داعش لە عێراق. ئیترەمانە خوشک و برایزیدەکان دەگرێتەوە کاکەیە سابەیە مەنداییە مەسیحیە سلامە هەمووان دەگرێتەوە. ئێمە توانیمان لە ماوەی 3 ساڵی ڕابردن نزیکەی 9 ملیۆن لاپەر وەکو ئەرشیف ئارکایف لەگەل UN بیکەنە ئەلکترۆنی کە ئەمە دەستکەوتێکی گرنگە ئەم دۆکیومەنتانە پارێزراو بن لە هەرێم. لەسەر ئاستی وەزارەتی ناوخۆ ئەم کارە بەڕێوە چووە و توانیمانیش لەگەڵ دەسەڵاتی دادوەریش لەسەر ئاستی دادگاکانیش ئەم دۆسیانە هەر هەمووان ئەلکترۆنی بکرێت بە پێی ئارشیفی خۆمان. ئەوی تر ئەوەیە کە ئێمە پرۆژە یاساکمان لە بەردەست بووە و ئەم پرۆژە یاسا بە پاڵپشتی یونیتات بووە و لەمەدا پشتگیری جەنابی سەرۆکی حکوومەت ئەم یاسا ئەنکە ئەم پرۆژە یاسا بە پەرلەمان دراوە. خوێندنەوەی یەکەمیش بۆ کرا بەڵام پاشان محکمەی اتحادی دادگای اتحادی لە بەغدا ئەم یاسا پرۆژە یاسای هەرێمی ڕەت کردەوە هەرچەندە یاساش نەبووە کە تا بکەوێتە بواری ڕەتکردەوە بەڵام مەرەمەکان وازح بوون کە ئەو محکمە ئەو دادگا نەیدەویست کە هەرێمی کوردستان ئەم دەست پێشخەریە هەبێت و دەست بە ناساندنی ئەو تاوانانە بکات وەکو تاوانی نێودەوڵەتی. لەسەر ئاستی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێم و سەرۆکی هەرێمیش کرا بە ئەوەی کە پاڵپشتی ئەم پرۆژە بوونە بە تایبەتی لەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکەی ئامادە کردەوە پاڵپشتی یونیتات دەکات. ئەوی کە گرنگە بەنسبەت ئێمەوەیە ئەو بریارەی کە ئێستا دەرچووە لەم دواییەدا بریاری ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی بەڕاگرتنی ئەرکەکانی یونیتات لە 17 2024 ئەمە ڕاستیدا بریارێکی مرکزی بووە لە بەغدا دەرچووە و متاسفانە هەرێمی کوردستان بەشداری ئەم بریارە نەبووە ئەو ڕاوێژە نەبووە کەمە بەشدار میتێتە بەڵام ئەمە سیستمی وڵاتانە و عێراق وڵاتێکی ئەندامە لە نەتەوەی گرتووەکان و ئەتوانێت ئەم بریارانە پێداچوونەوە پێ بکات. لەمەشدا ئەتوانم بڵێم کە ئێمە بەشدار بووینە بۆ پێدانی زانیاری بە وڵاتانی ترکە کێسی هاوشێوەی داعشیان هەبووە و پاڵپشتی ئێمە بە ئەو هەوڵانە بەردەوام دەبێت بەڵام ئەمێنێتەوە لە پاش 17 سپتێمبەری 2024 بە ئەوەی کە ئایا ئەم پرۆسەیە لەسەر ئاسی نیویۆرک یان هێگ یان لاهای محکمەیە کە دادگای تاوانی نێودەوڵەتی ئایا ئەم دوکیومەنتانە کە کۆکرانەتەوە ئەمانە تەنها بۆ ئارشیفە
یان ئەتکرێت بەکار بهێنرێت ئەمە پرۆسەیەکە قسەی زۆری لەسەر هەیە ئێستا. باشە نەمانی یونیتات مەترسی بۆ سەرداهاتووی ئەو کەیسانە دروست ناکات کە هێشتا لێکۆڵینەوە لەسەری بەردەوامە؟ بەدڵنیاییەوە ئێمە خودی یونیتات بوو سێ مەرەم لە عێراق بوو، سێ ئامانجی هەبووە. یەکەمیان ئەوە بووە کە داتا کۆ بکاتەوە. ئێمە لەمەدا پرۆسایەکی گشتگیرمان لەگەڵیان دەستمان پێ کرد و داتای باشمان پێدان. ئەو داتانەی کە هەبووە لە هەرێم لە سەرئاسی دەستگاکانی ئەمنی بە تێکرایی هەمووان پاڵپشتی لە یونیتات کرا بۆ کۆکردنەوەی ئەم داتانە. ئەوی دوام بابەتی ڕێکۆڵینەوە بووە یان دروستکردنی کەیس بووە. لەمەدا ئێمە دوو ئۆفیسی سەرەکیمان کە هەبووە لە هەولێر و دهۆک لە هەرێمی کوردستان زۆر بە ئازادانە بەوەی کە بە هیچ قەید و شەرتێک ئەمانە هەم لە ئامادەکردنی کەیس هەمیش لەوەی کە بەڵگە کۆبکانەوە هەمیش خەڵک ببینن هەمیش شاهدەعیان ببینن ئەمانە ئیشێکی جددیان کردووە و هەموو ڕێگامان بۆ کردنەتەوە. ئەوی سێم حقت ئەوەیە کە دادگایی دەست پێ بکرێت. ئەم پرۆسە دەبێت یاسایەکە هەبێت لەسەر ئاستی نیشتیمان یان نەگەرێم با بە پێی یاسایەکە دادگا بتوانێت لەسەر سێ تاوانی سەرەکی چونکە خودی بڕیارەکە بۆ ئەوەیە کە ئەم تاوانانە بناسرێت کە سێ تاوانی سەرەکیە تاوانی جەنگە یان کوشەڕ تاوانی دژی مرۆڤایەتیە و تاوانی کۆمەڵکوژیە. ئەم سێ تاوانە مەبەست بوو کە ئەم یونیتات وەکو نێردەی یوێن بۆ مساعلە لە عێراق دروست بوو بە ئەوە بوو کە ڕاستێ بە یاسای ترورمان هەیە لە هەرێم و عێراق یاسای ترۆری هەیە بەڵام دەیانویست تاوانەکانی داعش وەکو تاوانی نێودەوڵەتی بناسرێت. بە دڵنیاییەوە بڕیاری بەغدا بۆ ڕاگررتنی ئەم نێردەیە ئەمە ڕۆڵێکی سلبی دەبێنێت نەگەتیڤ دەبێنێت بۆ بەرەو پێشچوونی دادگاییکردن بەو شێوازە. باشە لە قسەکان تاماژەت بە پرسی پێکهاتەکان کرد هەرێمی کوردستان بەوە ناسراوە لاستی جیهانیشدا کە شوێنێکە سقامگیر و ئارامە بۆ پێکەوە ژیانی پێکهاتەکان بێکەوە لێرە تا چەندە مافی پێکهاتەنەتەوەی و ئاینەکان لە هەرێمی کوردستان پارێزراوە پێ راپۆرتەکان وەڵام دراوەتەوە ڕازین لەو هەڵسو کەوتەی کە هەرێمی کوردستان و مامەڵەیە کە لەگەڵیان هەیەی دووە هەروەها پێکهاتەکانیش تا چەندە لێرە توانویانە ڕۆڵ بگێڕن لە حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و ئازادیانی کە پێیان درراوە. بەڵێ ئێمە لەسەر ئاستی هەرێم یاسایەکی دیاریکراومان هەیە یاسای ژمارە 5 پێکهاتەکانە ساڵی 2015 بەڵێ ئەم یاسایە یاسایەکی گرنگە ئێستاش لەسەر ئاستی ئەم کابینەیە هەوڵ هەبووە و دەست پێشخەریش هەبووە و تەسەوڕەکەم ڕەشنووسیشان ئامادە کردووە بۆ ئەوەی بە پەرلەمان بدرێت بۆ دەوڵەمەندکردنی ئەم یاسایە. لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆمیسیۆنی ئازادی ئاینیەکان کە هەیە سەر بە کۆنگرسی ئەمریکایە و راپۆرت دەدات بە سەرۆکی ئەمریکا و هەروە بە کۆنگرسی شەدات بە وەزیری دەرەوەی ئەمریکا شەدات و لە هەمان کاتیشدا راپۆرتەکانی تریشمان هەیە کە UN و محافلی تری نێودەوڵاتینە نەک تەنها دەستخۆشی لە هەرێمی کوردستان دەکرێن بە پێی ئەو یاسانە کە هەیەی بە پێی ئەو پراکتیز و ئەو ڕێوشێنانە کە هەیەی هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی زۆر پێشەنگدار باز دەکرێت لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمەش هەم لە سەقامگیری وڵاتدا کە ژمارەیەکی زۆری ئاوارە و پەنابەرمان هەیە لە هەرێمی کوردستان و هەمیش ئەوەیە کە زۆربەی پێکهاتە ئاینە ئەتوانە بڵێم هەر هەموو پێکهاتێ ئاینی ئەتنی تایفی بێت عەرقی بێت ئەمانە هەر هەمووان ئێستا ئەگەر نەڵێم سەدانواتیان ممکنە بڵێم زیاتر 1995 پێکهاتانە ئێستا لە هەرێمی کوردستان دەژین هەم پێش شەڕی داعش و پێش ئەو هەلومەرجەی کە پاش 2003 دروست بووە و لە پاشیش و ئەو هاوکاری و هەماهەنگیە و ئەو خطابی کەراهیە کە هەیە لە بەشەکانی تری عێراق هەرێمی کوردستان بە توندی لە دژیتی و لەگەڵ ئەم پرۆسەیە کە پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان وەکو نمونە سەرکەوتوو بێت و بابەتی پێکهاتەکانیش پەرلەمان ئەم بڕیاری ئەخیری محکەمەی اتحادی و ئیسراری هەرێمی کوردستان بە ئەوەی پێکهاتەکان بەشداریەکی کارای سیاسیان هەبێت لە دەم دەستگاکانە بزانم گرنگە کە بەرچاو بگیرێت و باس بکرێت. زۆر باشان گوشارە لەسەر پرسی ئاوارەکانیش هەیە زیاتر لە 1 ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان دەژین لە کەمپە جیاوازەکانجا حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردوو فشاری دروست کردبوو بۆی کەمپەکانیانجا بخات بە زۆرە ملێ بیان گەڕێنێتەوە بە ناوچەکانی خۆیان لە کاتێکدا ئەمن و ئاسایش لەو ناوچانە وەکو خۆیان باسی دەکەن نییە تا چەند دەکار لەسەر پرسی ئاوارەکان کرا حکوومەتی هەرێم پێما بێت لە 180 پێداویستی ئاوارەکان دابین دەکات بەڵام حکوومەتی عێراق ئەوەی پێویست بۆ نەیکردووە چۆن لە راپۆرتەکانجا باس دەکرێت ئەم بابەتە بەنسبەت بابەتی ئاوارە و پەنابەر ئەتوانم بڵێم پرۆسەیەکی زۆر دوور درێژە
ئەمە ساڵی یەکەم نییە دووەمیش نییە. هەرێم چەند جۆر ئاوەرە پەنابەر لە خۆ دەگیرێت لە پەنابەری ڕۆژاوا ڕۆژهەڵات لە فەڵەستینیەکان لە مەخیرە و لە ئاوەرەیەکی زۆریش کە لە عێراقەوە هاتوون هەرێمی کوردستان 2 ملیۆن بەسەرەوە ڕادەکە گەشت ئەو مەساوەتە لە ئێستادا نزیکەی 900,000 باز دەکرێت کە هەرێم هەیتی 33 کەمپی هەیە و ئەتوانم بڵێم ئەگە تەواو بم نزیکەی 150 قوتابخانە بۆ ئاوەرەکان ئێستا لە هەرێمدا هەن و بۆ پەنابەری زیاتر لە 30 قوتابخانە بەسەرەوە. ئامارەکان زۆرن لەم بابەتە. ئەوی کە بۆ ئێمە گرنگە یان کۆجێگای سەرنجیشە لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەوەیە کە حکوومەتی اتحادی بە پێ ئەو بریانانە کە هەیتی وەزاراتی معنی داخستنی کەمپەکان ئەم پرۆسەیە هەم بە پێستاندارتی دەولی یەکێک لەو ڕاستپاردنە کە بارێم هاتووە پشتگیرێکی تەواوە لە گەڕانەوەی ئاوەرەکان و پەنابەران بە شێوازێکی تەوعی اختیاری ئەمە پرەنسیبێکی نێودەوڵەتیە تەنهای لێرە نییە ئێمە پێی پابەندی ئەمە ئێمە لەگەڵ ئەو سیاسەتەدا نین و گەڕانەوەی ئاوەرە و پەنابەر ئێمە ڕۆژدین لەسەر ئەوە کە دەبێت تەوعی بێت اختیاری بێت. ئەم پرۆسەی بە زۆرە ملی نردنەوەی ئاوەرە و پەنابەر ئەمە لە دژی مافەکانی مرۆڤە لە دژی پرەنسیبەکانی خودی یونسیارە. بۆیە تەسەوەرە کەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەم پرۆسە کە بەغدا بریاری داوە پشگیری دارایی ڕاگیرێت بۆ هەندێک کەمپ باو کەمپانای کە ئاوەرەکانی تێدا هەرچەندە بەغدا تا ئەم لەحزاش پشگیرێکی ڕاستەخۆی نەبووە هەر نەیبووە بۆ بابەتی پەنابەرەکان یانکو بۆ پاراستنی پەنابەرەکان یانکو بۆ کەمپەکانی کە پەنابەری تێدایە ئەوە دەبێت جیا بکرێتەوە. بەغدا پشگیری پەنابەرانی نەکردووە لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو تا ئێستا بە تایبەتی ئەوانەی کە ڕۆژاوا بوونە کە هاتوون هەرێمی کوردستان ئەمەش پرۆسایەکی سیاسی خۆی بووە. بەڵام ئاوەرەکان ئەو پشگیرێکی هەبووە بریارە کوتایی مانگی 7 ئەمە ڕابگیرێت هەمەکو کەمپ هەمەکو پرۆسەی خوێندنیش. تەسەوەر بکە ینی ئێمە بە سەدان قوتابی هەیە لە هەرێمی کوردستان کە خەڵکی پارێزگایەکانی تری عێراقن و ئێستا لە هەرێمدان. لەمەدا ڕێکخراوە ناودەوڵەتیەکان کە ئێمە لە سەرقالین لەگەریان باس لەوە دەکەن کە ئەوان ئامادەگی تێدا هەیە و دەتوانن ئەم بۆشایە پڕ بکەنەوە بەڵام تا چ ڕاددا دەتوانن بۆشایەکە پڕ بکەنەوە بابەتێکی ترە. بەڵام ئەمانە هەموو مەترسینە لەسەر ئەدای عێراق لە ڕۆی ڕاستپاردا و جێبەجێکردنی ئەم ستانداردە نێودەوڵەتیانە. زۆر باشە بەگشتی ئەمەوێ ئەگەر بەداتا یا بە تەخمینەلاتان هەبێت حکوومەتی هەرێم تا چەندە ئەم پرەنسیپانەی جێبەجێکردەوە پابەندیەکانی حکوومەتی هەرێم لە ئاستی نێودەوڵەتیدا چۆن دەبینرێت؟ بە پێی ئەو راپۆرتەی کە هەمانە لە ساڵی 2023 کوتایی 2023 کە ساڵی دووەمی جێبەجێکردنی پلانی هەرێمیە حکوومەت نزیکەی 70% بەسەرەوە ڕاستپاردەکانی جێبەجێ کردووە. پارلەمان تا ڕادایەک نزیکەی 40% و ئەتوانم بڵێم دەسەڵاتی دادوەریش پرۆسایەکی باش بەرەو پێش چووە لە 60 بەسەرەوەیە. بەڵام ئەوی کە گرنگە بەنسبەت ئێمە بەواستی ئەم پلانەیە ئەم کابینەیە توانیمان کە هەماهەنگی باشتر دروستکە لەبین دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی جێبەجێکار وارەوە لەگەڵ پەرلەمانی داهاتووش هیوادارین کە بتوانین پرۆسایەکی گشتگیرتر و فراوانتر دەست پێ بکرێت. زۆر باشە بابەتەکان زۆرن بەڵام کاتی بەرنامەکەم هەرەوەندە بوو. زۆر سپاس کە وەڵامی پرسیارەکان دامەوە بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخراوی ڕاستپاردەی نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کارڤەدانەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس کە تا ئێستا بینەروی سەری کارڤەدان.